سەرقاڵی جیاکردنەوە، شیکردنەوە، ناولێنان و لێکۆڵینەوەی نزیکەی 30,000 فۆتۆ، 100 فیلم و دەیان دۆکۆمنتی کوردین. هەمویان پێکەوە 1000 پارچەن. ڤیانەفینکە ئەنترۆپۆلۆجی نەمسایی لە ماوەی 36 ساڵ ئەوانی لە باکووری کوردستان دۆکۆمنت کردووە، واتە ڕێک لە ساڵی 1966ەوە تاوەکو 2002. ژنێک تەشی دەڕێسێت. لە وێنەیەکدا هەندێکیان ئاهەنگ دەگێڕ. ژیانی شاخ و گوندی کوردستانی کردوتە دۆکۆمنت. ئێرە ئەکادیمیای زانست و ئەنترۆپۆلۆژیای کۆمەڵایەتی شاری ڤێنایە. تیمێکی 6 کەسی سەرقاڵی کاری 36 ساڵی ڤیانەفینکەن. ئەم پرۆژەیە لەسەر بنەماکانی کاری ڤێرنەفینکەیە. لە ساڵی 1942 لەدایک بووە. خەڵکی نەمسایە و چەندین ساڵ سەردانی باکووری کوردستانی کردووە. لە ساڵی 1967 دەستی بە دۆکۆمنتکردنی ژیانی ڕۆژانە و کولتوری کورد کردووە. لە هاویندا چووەتە نێو هاوینە هەوارەکان. لەوێ هێستری کڕیوە، بەم شێوەیە چووەتە شاخ و لە نزیکەوە ژیانی خەڵکی ناوچەی دۆکۆمنت کردووە. بەم شێوەیە سەدان وێنە و فیلمی خەڵکی تۆمار کردووە و لە ڕێگەیانەوە باسی ژیانی ڕۆژانەی خەڵکی ناوچەکەمان بۆ دەکات. لە ساڵی 1960 و 2002 کاری دەگمەنی کردووە. هەروەها گۆڕانکاری سیاسی و ئابووریمان پیشان دەدات کە چەند ساڵە ڕوویداوە. ڤیانەفینکە ئەوەندە سەرسامی کولتور و ژیانی کورد بوو، هەندێک جار بە مانگ لە شاخ و گوندەکانی کوردستان ماوەتەوە. لە ناو دەفتەری یادەوەریەکانیدا بە وردی باسی ژیان و کولتوری ناوچەکانی باکووری کوردستانی کردووە. وێنی ئەو کلوپەلانی گرتووە کە بەکاریان هێناوە. فینکە لە ساڵی 2002 بە ڕووداوێکی هاتوچۆ لە شاری ڤێنا کۆچی دوای دەکات. خێزانەکەی هەموو دۆکۆمنتەکانی دەداتە مۆزەخانی جیهانی ڤێنا. مۆزەخانەکە و ئەکادیمیای زانست و ئەنترۆپۆلۆژیای کۆمەڵایەتی لە شاری ڤێنا پێکەوە سەرقاڵی پرۆژەیەکن بۆ کارەکانی فینکە. بەداخەوە لە ناکاوگیانی لەدەستدا. بۆی تەنیا زەمانەوە بزانین ئاواتی ئەو چی بوو. بەڵام ئەوەی گرنگە بەلای ئێمە ئەو دۆکۆمنتانە هەموو کەسێک بیان بینن، واتە دەیانکەینە دیجیتاڵ. بڕیارە تاوکو کۆتایی 2025 هەموو کەسێک لە ڕێگەی ئۆنلاینەوە بتوانن ئەم کارانە ببینن. بەشی مەڵتیمیدیاش لەلایەن هاوڕێ مەمەد سەرپەرشتی دەکرێت کە لەدایکبووی شاری دێرسمی باکووری کوردستانە. لێرەوە دوو تێروانینمان دەبێت، یەکەم دیدگای بێگانە و دووەم دیدگای ناوخۆی کورد. ئێمە دەمانەوێت لەگەڵ هونەرمەندانی کورد و بێگانە کار بکەین بۆ ئەوەی دەنگی کوردی دیاسپۆرا و کوردانی کوردستان کۆ بکەینەوە، بزانین لە ڕێگەی ئەو وێنە و فیلمانەوە چ پرۆسەیەکی بیرهێنانەوە ڕوودەدات. لەلایەکی دیکەشەوە نیشانی دەدەین چ پرۆسەیەکی گۆڕانکاری ڕوویداوە. لەو کاتەی فینکە دەستی بە دۆکۆمنتکردن کردووە. Veränderungen, welche Transformationsprozesse hat es gegeben, seitdem Werner Finke das begonnen hat zu dokumentieren? مەمەد دەمیر فۆتۆگرافەرێکی باکووری کوردستان 52 ساڵە لە نەمسادەژی. خەڵکی گوندێکی پارێزگای دەرسیمە. ماوەی 38 ساڵ. هەموو ساڵێک وێنی گوندەکەی گرتووە. ئەو ئێستا بەرپرسی بە دیجیتالکردنی وێنە و فیلمەکانی ڤیانەفینکەیە. کاتێک وێنەکانی فینکەم بینی گوتم واو، وێنەی ژیانی ڕاستی ژیانی خەڵکە. بێگومان لە ساڵانی هەفتا لە تورکیا فیلم هەبووە و باسی کوردی کردووە. بەڵام وێنەکانی فینکە نیشانی دەدات کە خەڵک لەو کاتەدا چیان لەبەر کردووە و چۆن خۆیان گۆڕیوە و ژیاون. ئەمانە لە فیلمەکانی تورکیادا نەدەبینرا. ئەوەی سەرنجی ڕاکێشامەوەیە کە فینکە متمانەی خەڵکی ئەو ناوچانەی بەدەستێناوە. وێنەکانی زۆر نزیکە لە ژیانی تایبەتی خەڵک. eigentlich nicht gesehen.
فینکە 36 ساڵ گوند بە گوند گەڕاوە و لە نزیکەوە ژیانی خەڵکی گوندەکانی دەکۆمنت کردووە. ئەم ئەکادمیایە نایەوێت بڕیار لەسەر کولتور و ژیانی کورد بدەن، بەڵکو پەیوەندیان لەگەڵ ئەو کەسان دروست کردووە کە ڤێرنە فینکە سەردانی کردوون. دەیانەوێت زانیاری زیاتر لەسەر دۆکومنتەکانی فینکە کۆ بکەنەوە. بۆ ئەم کارەش پەیوەندی بە فۆلکلۆریست سەیدا گۆیانەوە دەکەن کە خاوەنی مۆزەخانەیەکی فۆلکلۆری کوردیە لە باکووری کوردستان. از لەسەر فۆلکلۆرە کوردی فەرهەنگ و ئەدەبیاتە کوردی ئۆرال بدەفکی چ بە ڤیدیۆ چ بە فۆتۆگراف چ بە ئەم بێژین کەلوپەل ئەوانە ئێنک و بەر بە وەندابووینەوە دەچن ئەز ئەوانە هەموو بەرهەف دەکەم هەم بە تەکس هەم بە فۆتۆ هەم بە ڤیدیۆ هەم بە کەلوپەل ئەوانە ئەز کۆن دەکەم. ئەوانە ژێ وەکی ئەنسوتی ئانترۆپۆلۆژی وەکو پرۆژە ئەو کار و خەباتێ وەرنەر فینکە لە گۆگلت نێرن ڕاستی مزەیا من تێن بە من ڕەکەتم پەیوەندی دانین هەنێک دیمەن نیشانمیکردن زیکێ من وەکی ئەما کەلێ بوو گورگوڕا فرمێسک چاوی من دەهاتن خوار من ئەو دیمەن دیتن ساڵی 66 ئێستاش دکەلمە 66 ئەو بندان دە رادیۆ نەبوو خەڵک گوێ خوا بدەتێ ئەوە هاتوویە کوێستان بە کوێستان زۆزان بە زۆزان شار بە شار گەریایە دەنگ و ڕەنگێن دەنگبێژان گۆرانی بێژان چیرۆک بێژ گەلوپەل کاری دەستان ژن و مێران هاتیە کۆم کردە ئانیا لێرە پاراستیە یعنی ئەو خەباتی ئەو جامێرەش خۆڕێ کردە بەلێ هەمان دەم بۆ مەژی کردە تر ڕۆشنبیر و سیاسەتمەدار بۆ ئەم وڵاتە نەکردە. سەیدا گۆیان بە بینینی کەلوپەلی کوردی لە ئەکادمیای زانست و ئەنترۆپۆلۆژیای کۆمەڵایەتی ڤێننا دەست دەکات بە گریان. ئەوانیش داوا لە سەیدا گۆیان دەکەن لە نزیکەوە کاریان لەگەڵ بکات. سەیدا گۆیان 4 هەفتە لە ڤێننا دەمێنێتەوە و کاریان لەگەڵ دەکات. من وێنەیەکی دەدیت من گۆ ئەس ڕاستی بێهاتم من وتم ئەفە گوندی منە ئەس شۆک بووم یعنی دەوێ من ڤەکرێمەوە ئەوانە باوەڕ نەکە من وتم ئەوە قەسرە سێ تەبەقەیە خانووی من ئێ مزەی ئەتنۆگرافیک ئان لێرەیە هەنێکی تریش مەسەلا ئەوانە ئەو ئەس شۆک بووم دەوی من ڤەکریمە ساڵی 1970 هاتیە گرتن من گوت ئەوە خاڵی منە ناوی وی جەمیلە بۆ من ناوی وی جەمیلە ئەوە عوسمانە بەری چەند ساڵە ڕەحمەت کردووە گوندی منە ئیشی من ئەوانە ئەو تەسنیفکردن و کاتەگۆریزەکردنی ئەوانە مەسەلە ئەوانەش کوی بزانن ئەوە گوندی منە بەێ ئەو کاتەگۆریزەکردن تەسنیفکردن ڕاوەکردنا ئەوانە ئەوە کینە ژ کودەرەیە ئەف جلوبەرگ ئێ کودەرەیە کی لەخوا دەکەن ئێستا لەخوا دەکەن خوا ناکەن وەڵحاصل یانێ ئەوانە هاتیم ئەوانە بۆ ئەوانە بنووسم نۆت بکەن بۆ مزەخانەی وەکو ئانجی وەکو پرتوک چاپ و بەلاو بکەن. سەیدا گۆیان چەندین وێنەی فینکە لە ڕێگەی سۆشیال میدیاوە بڵاو دەکاتەوە. پاش چەند ڕۆژێک بەدەیان کەس نامەی بۆ دەنێرن و زانیاری لەسەر وێنەکان دەدەن. ئەوە من حەزم نەکرد ئەس فۆتۆ وەربگرم تەنیا بە وەکو سەلفی من کرد من لەسەر فەیسبوک بەلاو کرد یەکی دەرهاڵوت وتی ئەوانە خەڵکی ئەو کوێستانی گوندی ئەمەیە ناوی ئەو کوێستانە لالەشە ئەس ئەوانەش ناز دەکەم کۆمنتی وانش ئەوانە من گەلی کۆمنتین وان شیرۆڤەکردن ئەوانە من هەموو لێرەژ من نۆت کرد یعنی ji bona ku ew bawerî bêbawer bikin nêrînekî em bêjin germahiyekî heyecanekî zor li nav gel çêbû ewan hemû komentên wan li ser Facebook hemû ji ew hestê xwe diyar kirin pîrozbahî li min kir pîrozbahî li Enstitûya Antropolojî kir û gelek jî em bêjin rehmet li Werner Finker kir ku bêjin rest in peace em minnetdarê êwane gelekan ji got yani mesajş bû min wête ew karî Werner Finker kirî tu siyasetmedar û roşenbîrên Kurdan nekiriwe. ئەوەی جێگەی سەرنجە بۆ کارمەندانی ئەم ئەکادمیایە ئەوەیە
کە سەیدا گۆیانیش هاوشەوەی فینکە وێنەی هەندێک شوێنی گرتووە کە هەمان شوێنە بەڵام لە دوو کاتی جیاوازدا. بله یعنی وقتی من کارو خباته وی نهرت من گویا بی کی جکی فیز گرتیه کی فوتوکوپی کیه من بری خدای مگو دیانه از فوتوکوپیه وی مجبر که او سال 66 دست به خباته کریه و من سال نوتی یکی من دست به کریه خبات کریه بو نمونه اوه جرن لتنیا لناوچه گویان لگندی ایمه چه لکن جر ایمه یه اوه وی کریه جگندی ما کریه کارەکان بۆ پرۆژە و وەرکشۆپەکانی کارەکانی فینکە بەردەوامە ئەو کوردەی کارەکانی فینکی بەرچاو دەکەوێت چاوی پڕ دەبێت لە گریان. وێنە فینکە 36 ساڵ بە بەردەوامی سەردانی کوردستانی کردووە و بەسەدان کەل و پەل و وێنەوە و ڤیددیۆی گوند و شاخ و داخ و خەڵکی ناوچە جیاوازەکانی کوردستانی گرتووە و هێنایەتی لەگەڵ خۆی بۆ نەمسا لێرە لەم مۆزەخانەی ڤێننا چەندین جار نمایش کراوە. ئەمەش بۆ فینکە بە شێوازی خۆی جۆرێک بە لە شۆڕش بۆ گەلی کورد شۆڕشەکەشی هەتا ئێستا بەردەوامە هەرچەندە خۆی لە ژیاندا نەماوە. ئاڵاشاڵی ڕوودا و لە پایتەختی